وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. چۆن دەتوانین خۆی خوێندنەوە لە مرۆڤی خۆماندا بچێنین؟ وتەیەکەیە کە هەمووان دەیڵێنەوە و چونکە جۆرێک لە ڕاهاتنیشی بەرهەم هێناوە چیدی هێندەی ماناکەی کاریگەری لە ویژدانەکاندا ناوڕوژێنێت و وەکو گوتەیەکی کلاسیکی لێ هاتووە. یەکەم فەرمانی ئیسلام بخوێنەیە. بخوێنە ماهیەتی ئینسانی و کتێبی گەردوون و ئەو قورئانە بخوێنەوە کە تەرجمانی ئەمانەیە. لە ژیانی پێغەمبەری خوا ورد بەرەوە بە پێکهێنانی نوێ بگە و سەر لە نوێ و دیسان ئەو ئامانجانە بخوێنەوە کە پێیان دەگەیت. بەگشت ئەو تەجەلیانە بکۆڵەوە کە دەبنە بەڵگە لەسەر وەحدانیەت. لە قۆناغەکانی معریفەتدا هەموو ساتێک بۆ ئاستێکی بەرزتر هەڵبکشێ و هاوڕێ لەگەڵ تینوێتێکی نەبراوەدا و بەدەم وتنی هەلمەن مەزیدەوە بەردەوام بخوێنەوە. چ کتێبێکی گەردوون و چ ماهیەتی مرۆڤ کە لە حکمی پێڕستی ئەودایە. کەسێک کە لە چوارچێوەی گوفتارە نورانیەکانی پێغەمبەری خوادا هەوڵی خوێندنەوە دەدات لە دنیای دەرونیدا بە جۆرێک قوڵ دەبێتەوە، تەنانەت زەریاکانیش بەراورد پێی تەنک دەردەکەون. ئالێرەدا حەقیقەتی ما عرفناکە حەقە معریفەتەک یا معروف لە ئاستی حەق اليەقیندا دەردەکەوێت و دەرچی پێدەکرێت و مرۆڤ دەگات بەو ئاستی ئیدراکەی کە هەز دەکات دەستەوسانە لە دەرککردن. بەڕای هەژارانەی من دنیای ئێمە لەم فەرمانەی ئیسلام دوور کەوتۆتەوە. کاتێکم دەستەواژەیە بەکاردەهێنم خوێنەر وا نەزانێت مەبەستم تەنها ئەو وڵاتەیە کە ئێمەی تێدا دەژین، بەڵکو مەبەستم هەموو جیهانی موسڵمانانە، جیهانێکی گەورە و مەزن هەر لە میسر و سوودان و مەغریب و تونس و جەزائیرەوە هەتا دەگات بە بوخارا و سەمەرقەند و تاشقەند و نیشتیمانەکانی ئاسیای ناوەڕاست. لە ڕابردوودا مرۆڤی ئێمە لە دنیایەکدا دەژیا کە کراوە بوو بەڕووی زانست و عیرفاندا و بەراورد بە خەڵکانی دی لە ترۆپکەکاندا خێوەتی هەڵدا بوو، کەسانی دیکەی حەیرانی خۆی کردبوو. ئەم جێگایانەی کە سەرەتا لە ڕێگەی هێرشی خاچپەرستانەوە داگیر کرا، دواتر کەوتە بەرهێرش و داگیرکاری بیر و باوەڕە ئیمپرالیستیەکان. هەرچەندە پاشماوەیەک توانیمان قەڵاچۆیان بکەین و لە وڵاتەکەمان بەدەریان بنین، بەڵام بە درێژایی ئەو ماوەیەی کە لە ناوماندا مانەوە کەسانی خاوەن کەسایەتی لاوازیان پێگەیاند و لە شێوەی شێرپەنجەدا لە ناوماندا بڵاویان کردنەوە. ئەوانیش نەوەگەلێکیان پێگەیاند کە برەو بە خراپەکاری پێشینەکانیان بدەن. لەم کارەشیاندا هێندە لێزانانە ڕەفتاریان کرد. وێرانکاریە کۆکار بوو بۆ دەرکەوتنی دانەیەکی تر و وەکو زنجیرەیەک بە دوای یەکدا دەهاتن. هەتا لە کۆتاییدا دنیایەکی فیکری تایبەت بە ئەوان هاتە مەیدان و بەسەر هەوڵ و کۆششە شپرزە و تاچیەکانی مرۆڤی ئێمەدا سەرکەوتنی بەدەستێنا. بە جۆرێک لەمڕۆدا لابردنی هەموو ئەمانە و گەڕانەوە بۆ دنیای ڕۆحی خۆمان و یەکانگیربوونەوە لەگەڵیدا و سەر لە نوێ دۆزینەوەی خۆمان زۆر سەختە و بگرە مەحاڵیش دەردەکەوێت. یەکێک لەو گورزە هەرە گرنگانەی لێیان وەشاندوین ئەوەیە کە لە میراتی خۆمان دووریان خستوینەتەوە و بە جیهانی کتێبی خۆمان نامۆ بووین. ئابەم جۆرە تەوەرەیەکیان لە خەرمانی چەندین سەدەی ڕابردوو بێبەش کرد. کار تەنها بە مەندەوە نەوەستا، دڵی لاوانیان بە بابەتە شەهوانیەکان پڕ کرد و وایان لێکردن نەتوانن بیر لە شتێکی دی بکەنەوە. نەوەکان بە تەواوەتی بوون بە دوای تەڵەی ژیانی ئاژەڵیەوە و لەم گەرداوەشدا کەتەی کەوتن خنکان. کەسیش نەبوو بوێری ئەوە بە دەربخات ڕاپەڕێت لە بەرامبەر ئەم کارەساتەوە و بڵێت بوەستە، یاخود زۆربەی ئەوانەی لە ڕووی پێگەوە دەیانتوانی ئەمە بڵێن لە حاڵی خۆیان ڕازی بوون و هیچیان نەوت. بە وێنەی ئەوەی کە پێغەمبەری خوا لە گەشتی میعراجەکەیدا شێوازی سزای ئەوانەی بینی کە گوناهێکی دیاریکراویان ئەنجام داوە، ئێمەمانانیش کۆمەڵگەی ئەو کاتەمان لەوەها تابلۆیەکدا دەبینی. ئەو نەوانەی کە لە ناو ئارەق و قومار و زینا و بەرتیل و قۆرخکاری و ڕیبا و چەندین شتی هاوشێوەیاندا نقم ببوون، هاوڕێ لەگەڵ بۆشاییەکی جددی معنەوی و فیکرێکی ڕەش و تاریکدا
وەک بڵێ بوو بن بە خاوەنی بوون و کەسایەتیەکی دی لە ناوماندا دەسوڕانەوە. ئاپۆڕەی خەڵکان کە دنیای ناوەوەیان لە کار کەوتبوو وەکو جۆلانە تاوێک بۆ ڕاست و تاوێک بۆ چەپ دەچوون. هەموو شتێکیان بۆ ئامادەکرا بوو هەتا ببن بە قوربانی دەستی ئەنارشیزم و تیرۆر و هاوشێوەی کەسێک کە بە دەست و قاچی بەستراوەوە فڕێدرا بێتە ناو ئاو و پاشان لە دوایەوە دەڵێن نەکەیت تەڕبیت. ئەم نەوانەش کە بەرەو هەرزەیی پاڵیان پێوەندرا بوو بانگی بوون بە خاوەنی فەزیلەتیان لێ دەکرا. بەڵێ ئەو داواکاریانەی کە لەو ڕۆژگارانەدا لە نەوەکان دەکرا ئەگەرچی لە ڕووی شێوە و جۆرا و جۆریش بێت بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە هەمویان یەکشت بوون. بەڕەوشت بە ئاژاوە مەنێرەوە، نیشتیمانت خۆش بوێت، وڵاتەکەت بپارێزە، هەروەک ئەو کەسەی فڕێدراوەتە ناو دەریا مەحاڵە تەڕ نەبێت، ئەمانیش مەحاڵ بوو خاوەنی فەزیلەت بن. دواتر تێگەیشتنێکی نوێ سەری هەڵدا. ذهنیەتێک کە دیار نییە خزمەت بە چ عەقڵێک دەکات پەیدا بوو کە لای وابوو لە پێناوی دوورخستنەوەی لاوان لە توند و تیژی و تیرۆر دەبێت سەرجەم دەرگاکانی شەهوەت هەتا سەر پشت دواڵا بکرێن. ئەم بیرکردنەوە سەیر و سەمەرەیە دەیویست گەنجان لە هەندێک لادانی زیان بەخش بپارێزێت و وایان لێ بکات بیر لە هیچی دی نەکەنەوە لە کاتێکدا خودی ئەنارشی و تیرۆرەکە لەوەها ژینگەیەکدا پەیدا بوو شێوەی دڕندەیەکی وەرگرتە بوو. ئەم نەوانەی کە لە ئەنجامی ئەم هۆکارەی دەرەکی و ناوەکیانەوە برینێکی زۆریان بەرکەوت هەموو ڕۆژێک زیاتر لە خوێندنەوە و بیرکردنەوە دوور دەکەوتنەوە و وەک ئاپۆڕەیەکی وڕێنەکاریان لێدەهات. گومانم وایە ئەم دوورکەوتنەوە و ڕێنەکردنە لەم ڕۆژدا هەر بەردەوامە. هەروەها ئەو تۆپەڵە وشە زڕ و زۆڵانەی کە ویسترا لە ناو زمانەکەمان بەئاخنرێت گورزێکی تر بوو وەشێنرا لە هەوڵی خوێندنەوە و تێگەیشتن. تاوای دێهات ئێمە لە ئەوان و ئەوانیش لە ئێمە تێنە دەگەیشتن. ئەمڕۆ خەڵکانی سەر بە هەمانەوە و قۆناغ بە زەحمەت لە یەکتری حاڵی دەبن و ئەگەر پێشگیری لەمە نەکرێت سەبارەت بە دنیای فیکرمان بەلایەنی کەمەوە هێندەی ئەوانی دی کاولکار دەبێت. بەڵێ ئەمڕۆ ناخوێنینەوە و دەرەنجامە شەرم هێنەکانی نەخوێندنەوەش لە بەرچاودایە. بووین بە حەشاماتێک کە لە بیرکردنەوەدا ڕواڵەتین و لە دروستکردنی پێکاتنی نوێش بێبەشین. زۆر بەمان نەکەر ئیشتیهای خوێندنەوەمان نییە بەڵکو ڕقیچمان لی دەبێتەوە. ئەوانەشمان کە دەخوێنینەوە وەک بڵێیت تەنها توێژاڵی سەرەوە دەخوێنینەوە و لەسەر ئاستی فکر هیچ بەرهەم ناهێنین. هاوشێوەی هەموو شتە باشەکانی دی ئەو خاوەن ڕۆح و ژیریە تاریکانەی کە دوێنێ لە ئێمەوە خوێندنەوە فێربوون ئەمڕۆ دەخوێندنەوە و تێدەگەن و بیر دەکەنەوە. لە ماڵ و سەیارە و وێزگەی پاسدا جانتاکەیان دەکەنەوە و کتێبەکەیان دەردێن و دەیخوێندنەوە و بە پێوەرەکانی خۆیان بە باشترین شێوە سوود لە کات وەردەگرن. بۆ نمونە زانا پێشەنگەکانی ئێمە جاری وا هەبووە 8 جار بەڵکو 100 جار ئەو کتێبانەیان خوێندوێتەوە کە خۆیان نووسیویانن. بەمەش پێویستی خوێندنەوەمان نیشان دەدەن. مامۆستا نورسی دوای ئەوەی ئەم هەموو جارە ئەو کتێبانەی دەخوێندەوە کە خۆی وتونی و قوتابیەکانی نووسیویانەتەوە بە پێداگریەوە ئامۆژگاری ئەوانیشی دەکرد بۆ خوێندنەوەیان. بەمەش پەنجەی دەخستە سەر گرنگترین و بیمارترین برینی ئەم سەردەمە و ڕێگەی چارەسەری نیشان دەدا. ئەوانەی شوێن ئەم ڕێبازە کەوتن دەبێت بخوێننەوە. بە تەیاربوون بە کللتوری ڕۆژگاری خۆیان دەبێت وەکو پەمووی بەردەستی هەلاج زانیاریەکانی پێشویان شی بکەنەوە و هاوڕێ لەگەڵ خەرمانەیەکی کللتوری لەم شێوەیەدا ڕوو لە محتاجەکانیان بنێن هەتا ئەو شتانەی دەیانڵێن قبول بکرێن و لە هەمان کاتیشدا بیان و نەدرێت بەدەست ئەوانەوە کە دەیانەوێت خراپەکاری لە ناو کۆمەڵگادا بڵاو بکەنەوە. ئەگەر نەخوێنینەوە مانای وایە خیانەت دەکەین. گەر خۆمان لە بۆشاییشدا پەلەقاژە بکەین چۆن دەتوانین فووی دڵنیایی بە کەسانی تردا بکەین و نەوەکان لە تەوژمە نەرێنیەکان ڕزگار بکەین. لە حاڵێکدا ئەمە ئامانجی ژیانی ئێمە و یەکەم ئەرکمانە. کەواتە لە هەمووان زیاتر ئەوە ئێمەین کە داخوازی وەڵامدانەوەی فەرمانی بەخوێنەی قورئانین.